هەڵبژاردننی پێشوەخت ئەو پرۆسەی کەیشێکە لە بژاردەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا خەریکە دەبێتە بژاردەی لایەنە سیاسیەکانی تریش چونکە ئەوانیش باسی دەکەن. بارزانی سەرەتا لە نۆی ئەم مانگەدا ئاشکرای کرد ئەگەر لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم لایەنەکان نەگەشتنە سازان دەبێت بەرەو هەڵبژاردننی پێشوەخت بچن. سێ ڕۆژ دوای پەیامەکەی بارزانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند یەکێتی ئامادەیە بۆ ئەگەری هەڵبژاردننی پێشوەخت کەمتر لە 48 کاتژمێر دوای ڕاگەیەنراوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆسەد ڕەسوڵ جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی لە پەیامێکدا داوای لە لایەنە سیاسیەکان کرد چیتر کات بە فیڕۆ نەدەن و کۆ ببنەوە بۆ گەیشتن بە سازانێکی نیشتیمانی. کۆسەد ڕەسوڵ بێ ئەوەی باسی هەڵبژاردننی پێشوەخت بکات دەڵێت بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم دەتوانرێت سوود لە پرۆژەکەی بەرهەم ساڵح وەربگیرێت. ئەگەری هەڵبژاردننی پێشوەخت ئەگەرێکی دیموکراسیە هەر لایەنێک هەر ئاستێکا بانگەوازی بۆ کرا نابێ هیچ لایەنێکی سیاسی خۆی لێ بە دوور بگرێ و نابێ بەشداری نەکاتێ چکە گەڕانەوە بۆ ڕای خەڵک و بۆ هەڵوێستی خەڵک لەسەر مەسەلە چارەنووس سازەکان یەکلاکەرەوە دەبێ و یەکێتی ئامادەیە بووی. لەسەر هەمان پرس محەممەد تۆفیق ڕەحیم ڕێخەری ژووری پەیوەندیە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان بە نارتی ڕاگەیان بزوتنەوەی گۆڕان ئامادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و بەلایەوە ئاساییە هەڵبژاردننی پێشوەخت لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. یەکی دێمەش هەموو کارتەکانی خۆمان تاوتوێکەین ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێکە ئەعلانی ئەوە بکرێت کە هەڵبژاردن نەکرێت حتمما ئێمەژەوە دانانیشین ڕەنگە کاندیدمان هەبێت ڕەنگە لەگەڵ هێزی ترا بۆ نمونە هاوپەیمانی بکەین بۆی کە کاندیدێکمان هەبێت کاندیدی مشتەرەکمان هەبێت. هەرێمی کوردستان 2 ساڵی ماوە بۆ ئەوەی هەڵبژاردننی ئاسایی خۆی بۆ پەرلەمانی کوردستان ئەنجام بدات بەڵام ئەم هەڵبژاردنە پێشوەختە واتە پێش ماوە ئاسایەکەی خۆی ئەنجام دەدرێت. ئەگەر پەرلەمان و حکوومەت هەڵۆشانەوە هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام دەدرێت بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکاتی هەرێم پەرلەمان لە 4 حاڵەتدا هەڵدەوەشێتەوە. یەکەم ئەگەر زیاتر لە نیوەی ئەندامانی پەرلەمان دەستیان لە کار کێشایەوە کە دەکاتە 56 پەرلەمانتار. دووەم تەواو نەکردنی ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمان بۆ یەکەم کۆبوونەوەی دوای هەڵبژاردن لە ماوەی 45 ڕۆژدا. سێیەم ئەگەر پەرلەمان متمانی بە 3 کابینە یەک لە دواییکی حکوومەت نەدا. چوارەم ئەگەر سیستەمی هەڵبژاردن گۆڕدرا خوری هەڵبژاردننی 6 مانگ یان کەمتری مابوو. ئەگەر پەرلەمان هەڵۆشایەوە دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆکی هەرێم وادەی هەڵبژاردن دیاری بکات کە بەپێی مادەی 4 لە یاسای سەرۆکایەتی هەرێم هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکی هەرێم پێکەوە ئەنجام دەدرێت. هەڵۆشانەوەی حکوومەت بەپێی بڕگەی 14 لە مادەی 10 لە یاسای سەرۆکایەتی هەرێم هەر کاتێک سەرۆکی حکوومەت دەستی لە کار کێشایەوە حکوومەت هەڵدەوەشێتەوە و حکوومەت بەردەوام دەبێت لە کارەکانی تاوەکو کابینەی نوێ پێک دەهێنرێت. لە کاتی هەڵۆشانی حکوومەتدا پەرلەمان بەردەوام دەبێت و دەبێت حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت. بەڵام ئەگەر پەرلەمان متمانەی بە 3 کابینە یەک لە دواییکی حکوومەت نەدا ئەوە پەرلەمان بە بڕیاری سەرۆکی هەرێم هەڵدەوەشێتەوە و هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام دەدرێت. هەڵبژاردننی پێشوەخت ئەو کارتە سیاسی زۆربەی لایەنەکان بەکاری دێنن کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر دەکات یان قوڵتری دەکاتەوە. وەڵامی ئەم پرسیارە لە ئەو لایەنە سیاسیانەیە کە داوای هەڵبژاردننی پێشوەختیان کردو و ئامادەی خۆیان بۆ دەربڕیوە. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.